ئازیزان و خۆشەویستانی ئێمە لە هەرکوێیەکن بینەر و بیسەری پرۆگرامی ئەمڕۆن جوانترین سڵاتانە و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازم. ئەم بە خۆشحاڵیەوەم ئێوارەیەش بە یارمەتی هاوکارانم پرۆگرامێکی نۆمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایم پرۆگرامێک بێت پڕبەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت و هاتا کۆتاییش لەگەڵمانە بمێننەوە. بەرلۆی بچمە لای میوانەکەم بەرهەمێکی سێ پزیشکی ددانمان هەیە کە جیاواز لە پیشەکەی خۆیان بەرهەمێکیان پێشکەش کردووە. فەرموو با پێکەوە بینەری ئەو بەرهەمە بین. قدري ميوان لا لا يا
بەڵێ بەڕاستی ئەوە بەرهەمێکی هوەری زۆر جوان و ناوازە بوویکە بکە لەو بەرهەمانەی کە قەت کۆن نابێت. هیوادارم کە ئەوەی ئازیزیش چێشتان لێبینی بێت. ئازیزانە مێساژەچینە لای میوانەکەمان کە خاتونێکی ئازیزە ئەویش خاتون نینا مەحموودە وەکو شێوەکار ئەم ئێوارە میوانی ئێمە و لەگەڵی ئەبین ئێوەش لەگەڵمان نابن با بزانین ئەم خاتونە ئەو بەرهەمانەی کە ئەنجامی داوە یاخود ئەو کارانی کە ئەو بەرهەمە هوەریانی کاری لەسەر کردوون چین. خاتون نینا بەخێر بیت. سپاس بۆ ئامادەبوونە بەخێر بیت یاوارە باش تەندروستیتان باشە بەخێر بیت سەرچاوەکەم فەرموو. جارێکی تر سڵاتان لەبێ خۆشەویستانەوە بەردەوامی لەگەڵ خاتونینایە. خاتونینا بەخێر بیت تەندروستی چۆنە خۆشحاڵین کام ئێوارە لەگەڵ ئێمە و خاتونێک کە ئەبینین لەگەڵمانایە و دەستی کردو بە کاری شێوەکاری ئەوە ئیشێکی زۆر زۆر جوانە و هیوەخوازین کە خانمان بەردەوام بن لە کارەکانی خۆیان. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەرکومان دووبوونتان. بەخێر بێت سەر چاوانمان. خاتونینا لە ماوەی چەندێکە دەستت کردو بە کاری شێوەکاری؟ بەڵێ من لە 2012 دەستم کرد بە کاری شێوەکاری. ئیتر وەکو بڵێن وەکو خولیایەک دەستم پێکرد من هیچ بوارێکی ئەکادیمی ینی با ئەکادیمی نەخوێندووە. چۆن بوو ئەم خولیا لە لای تۆ دروست بوو؟ من خۆم زۆر خولای ئیشەکانی ڤانکۆڤ بووم پێشترش باسم کردو لە شوێنی تر زۆر سەرسامی ئیشەکانی بووم. ڕۆژێکیان دانیشتم حەزم کرد تەقلیدی یەکێ لە تابلۆکانی بکەم. ئیتر کاتێک کە تابلۆکم تەواو کرد کارێکی زۆر جوان دەرچوو هاوسەرەکەشم شێوەکارە خۆی کە بینیوتی وەڵا ئیشێکی زۆر جوان و ئەوانەیە بۆ دەست ناکەی بە ئیشکردن. ئیتر ئەوش زیاتر تەژیعی کردم کە دەستکەم بە بواری هونەرێکە. ئەو زۆر باشە. ئێمە ڕێز و خۆشەویستیمان بۆ هاوسەری بەڕێستان هەیە یاخوازین بەردەوام بێت لە پشتگیریکردن لە تۆ. دڵنیاشم لەوەی کە خۆت خاتونێکی بە توانای کۆمەڵێک بەهرەی زۆر جوانە تێدایە. هونەری تەشکیلی تاکو چەندێک لای خانمان گرنگی پێدرێت؟ بەگشتی لە خۆشبەختانە ینی ئافرەتمان هەیە خانمان هەیە کە لەوبارە ئیشەکەن جێدەستشیان دیارە و بڵێن ناسراوشنە ناو شاری سلێمانیا. بەڵام ئەوەی کە مەسەلەن کە جێگەی داخە ئەوەیە کە ئافرەتان لە هەموو بارەکانی هونەریە دەست پێ ئەکەن کاتێک کە ژیانی هاوسەرگیریان دروست نەکردووە کاتێک کە بڵێن ئەو کاتانە زۆر ئاکتیڤترن زۆر چالاکترن ئیشەکەن. بەڵام ئیتر کۆمەلگای ئێمە وایە کاتێک کە چتە پرۆسەی هاوسەرگیریەوە لە کۆمەڵەشدا ئەبڕی ئەرکەکانت زیاترە بێت ینی ناتوانانی بۆ مەجای هونەرەکە زیاتر کاتی خۆ تەرخانکەی. کەواتە لێرە ئەمە پەیامێک بوو بۆ خانمان با هیچ کاتێک ژیانی هاوسەرگیری کار لە پیشەکەتان نەکات یاخود ئەو خولیا و حەزەی کە ئێوە هەتانە بۆ هونەر یاخود بۆ هەر کارێکی کە بێ با ژیانی هاوسەرگیری کارتان لێ نەکات گرج و گۆڵ بن و کارەکانتان بکەن. خاتونینە لە چەند پێشەنگا بەشداریت کردو تاکو ئێستا؟ من وەکو پێشەنگای تایبەتی خۆم هەبووە لە 2012 ئەو کاتە هەر لەسەر ئەرکی خۆشم پێشەنگاکەم کردەوە. ئیتر دوای ئەوە ئەم قەیران و شتانە هات و خوازانیار پێشەنگەکان هاوبەشەکان بەگشتی کەم بووە. ئیتر بەس من لە پێشەنگایەکی نێودەوڵەتیە لە وڵاتی قاهیرە لەوێ بەشدار بووم. بەس هەمووی ئافرەت بڵێن ئەو بێنە ئەو لقاءە ئافرەتی زۆربەی وڵاتەکان لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان و لە هەندستان و لە تقریبا 14 وڵات بووین بەشداریمان کرد و خەڵاتمان تیا وەرگرت. لە ئێستادا هیچ پێشەنگایەک نەکردێتەوە؟ ئێستا نەخێر خۆی ئێستا من پێم وایە فەیسبوک یان هەر سایت تۆڕێکی کۆمەڵاتی بێ وەکو پێشەنگاوە تۆ کارەکان کە لە هەر لەو تۆڕە کۆمەڵاتیانە نمایشەکەیتەوە وای پێشەنگایەکە کرد بێتەوە. بۆیە من پێم وایە تۆڕە کۆمەڵاتیەکان ئێستا زیاتر خەڵکی بینێ پێشەنگایەکەکەیتەوە کۆڵێک هیلاکی و ئەم سەر و سەر مەسرەفێکی زۆر و دوای سێرەکەی لاوانێ 100 کەس 200 کەس ئەگەر بێتە پێشەنگاتەوە. بەڵام لە تۆڕێکی کۆمەڵایەتیە لەوانێ لە ڕۆژێکە 1000 کەس ئەو شتانە ببینێت. زۆر ڕاستە. نینا خانەوەش کۆمەڵێک لە کارەکانی
تۆیە کە لەسەر شاشەکە ئەڕات ئەگەر باسێکی ئەو کارانەمان بکەیت بۆ بکەیت وەکو ئەیبینین کە نیناخان زۆر کاری لە سەر سروشت کردووە بۆچی ئەو گرنگیە تایبەتەس بە سروشتیەوە بەڵێ بێگومان ئێمە کە هەر کاتێکم تۆ بارێکی دەرونی گرشتە بیان کاتێک کە تۆزێ خەمووکی بێتاقەتە بیت ئەکسە پەنا بۆ سروشتە بێت جاتجا تۆ ئەگەر بەهرێکی هونەری تیا بێت کۆمەڵێک کاریگەری هەیە کە سروشت کە تۆ ئەو شتانە لە ناختا بەتاڵە بێت تۆ تێکەڵاوی سروشت دەبێت ئینسان چکە خۆی هەر بە تەبیعەت بەرەو سروشت ئەڕات ئێمە لە سروشتەوە دروست بووین کەواتە هەر سروشتش کارمان تێ ئەکات من کاتێککە وێنە ئەکێشم لەم دنیادا ئەبرم بچمە دنیایەکی ترەوەکە لەگەڵ ئەو هەموو پەڵەڕەنانە ئەچمە بەشێکی ئەو سروشتەوە کەواتە ئەومان پێڵێت کە خانمان لەبەر زۆری ئەرکەکانیان ئەرکی ماڵ بێت ئەرکی مناڵ بە خێوکردن بێت ئەو ئەرکی هاوسەرگیری بێت سیرەکەیت هەمیشە جەنجاڵە لایەنێکی دەرونی ناخۆشی هەیە تا ڕادەیەک ئەوەش لایەنێکی باشی ئەو کارە هونەریانەیە توانێت کە ئەو خەمەی لە مێشکی توی یاخود ئەو جەنجاڵی لە مێشکتە لە ڕێگەی کارەکەتەوە بەتاڵی بکەیتەوە بەڵێ وەڵام من عنی خۆم پێم خۆش ئافرەت هەر لە هەر بارێکی حتا ئەگەر دروستکردنی ملانکەیەکیش بێت لە بارێکی هونەریە ینی هەوڵ با شتێک لە باری هونەری بزانێت چکە سترێسی ڕۆژانە ئەو ئەرکانی کە ئافرەت زۆر هەیەی دایم سترێسەکانی ئافرەت زۆرتر لە هی پێوە بەرەوەی پەنا نەبا بۆ شتێکی تر پەنا نەبا بۆ شتێک کە خۆی تا بەتاڵکاتەوە کارێکی هونەری هەبێ ئەگەر لە ماڵەوە بیکا بۆ خۆشی بێ ئەگەر بۆ ئەوەش نەبێ مەسەلەن پیشانی خەڵکی با بۆ خۆشی بێت زۆر زۆر باشتر لە لایەنی دەرونی و بۆ خۆی بۆ حاڵەتی نەفسی خۆی کەواتە ئەمە وای کردووە کە تۆ لە لایەکی دیکەی لە وێنەکێشان تا گرنگێکی زۆرت بە لایەنی ژنانیاوە ویستوتە و لەو جەنجاڵی کە هەیە لەو سەختی کە هەیە بێتە دەرەوە لە دەلالەتێکی وای لێ بکەیت من بە پێی خوێندنەوەی خۆم بۆ ئافرەتی کۆمەلگای خۆمان ئافرەتی کۆمەلگای خۆمان لە زۆر ڕۆوە ژیانێکی قورسی لەسرە هەم لە ڕووی خێزانیەوە هەم لە ڕووی کۆمەلگاوە هەم لە ڕووی ئەو ئەرکانی کە لەسەر شانێتی ئیشی دەرەوە ئەکا ئیشی ماڵەوە ئەکا ئەبێ خێزانەکەی هەمووی ڕاگرێت ئەبێ بوونی خۆشی بسەلمێنێ ئەوە کە لە هەمووی گرنگترە بۆیە بەلای من گرنگە کە کاتی وێنی ئافرەتە کێشم کە بوونی خۆی بسەلمێنێت لەنا ئەو هەموو شتانە خۆی لە دەستنیە خۆی بمێنێتەوە وەکو خۆی وەکو ئینسانێک کەواتە تۆ لە وێنە کێشانەکانیشتا پەیامێکت پێ تەنها ئەوەنیە خولیایەک بێت نیناخان حەزێکی بۆ وێنە کێشان هەبێت و بێوێت بەردەوام بێ تۆ لەگەڵ ئەوەشدا وێنەکانت پەیامێکی هەڵگرتووە بەڵێ بێگومان کە من وێنە ئەکێشم کە ئافرەتی تر ئەیبینێت مەسەلەن ئەوە من پێ ئەڵێم کە ژیان هەر ئەوە نیە تۆ لە ماڵەوە لە چوارچێوەی دیوارێکە دانیشیت ژیان ئەوەیە کە تۆ بوونی خۆت بسەلمێنیت خانمان تاکوچەنە پشتیوانیتن دەستخۆشیت لێکەن ئایا کە تۆ بۆ شێوازە دەلالەت لە لایەنی ناخی ئافرەتەکەیت یاخود ئەو هەندیوێک ڕەنگە زۆر کەس نەیبینێ و هەستی پێ نەکات من وەکو هاوڕێ و کەسەکانی کە لە چواردەوری خۆ من زۆر پشتگیرم و زۆرش دەستخۆشیم لێ ئەەکەن ئەوە شتێکی دڵخۆشیە من کە زیاتر ئەوان پشتگیریم لێ ئەەکەن زیاتر هانمێن بۆی ئیشکەم وەڵام ئیتر وەکو کەسانی تر دەور و بڵێن دوور و وەکو لایەنی پەیوەندی ئەو کە بڵێن پەرە بە ئافرەت بە ئەو کەسانە هیچ شتێک قەت نەهاتونەتە پێشەوە بڵێن پرۆژێکیان هەبێ و کۆمەڵی ئافرەت بەشدار بێت ئەو منیشێکێک من و ئافرەتانە باشە ئێمەش دەستخۆشی لێکەین بێگومان ئەمە باسی ئەو کەرستانم بۆ بکەیت کە تۆ لە وێنە کێشانە بەکاری هێنیت بەتایبەت لە ڕەنگەکان ئایا زەیتی یاخود ئاوی یاخود جۆرەکانی دیکە کە بۆ خۆت زیاتریان دەزانیت بەڵێ من سەرەتا بە پاستیل دەستم پێ کرد کاری پاستیل کارێکی قورسە چکە تێکەڵاوکردنی ڕەنگەکان لە پاستیلا ئەرکێکی زۆری لەبەرەوە بە پاستیلیش دەستم پێ کرد حەزم کرد زۆر ورد بم چکە لە کە کاتێک تۆ بە وردی دەست پێکەیت ئەو کاتە کە دەست ئەەکەی بە زەیتی کارەکان ئاسانترە بێت کەواتە تۆ بە قورسی دەستت بەڵێ بە قورسی دەستم پێ کرد بۆ ئەوەی بتوانم کە لە کاتی دەربڕینی هەستێکە لە زەیتەکە بتوانم بە حوڕێت دەست پێ بکەم بزانم کە ئەو ڕەنگە چۆن کاردانەوەی ناخیم نەبێت باشە لە ئێستادا بەچی کارەکەیت ئێستا شەر معنی حەزەکەی مەسەلەن ئەو ئیشەکە من ئەمێ بیکەم حەزەکەم بەچی بیکەم هەنی مادەکەم دیاری نەکرد جاری ڕەش و سپی بەس بە قەڵەمێکم بە فەحمێکم بەڵام بە پێی جۆری ئیشەکە حەزەکەم بە زەیت بیکەم حەزەکەم بە پاستیل بیکەم ئاوە نیناخان ئەگەر خۆت بتەوێت وێنەیەک لە مێشکدا دروستکەیت بتێت بکەیتە سەر لەوحەیەک و تابلۆکە بکێشیتەوە چنێکت کات پێویستە ئەوەی کە خودی نیناخان ئەیەوێت خۆی
وێنەکێشان ینی حاڵەتێکە مەسەلەن وەکو چۆنە وەکو نوعێکە لە خەڵوەت یعنی تۆ ئەگەر ئەو زەمینەیە بۆ خۆت ساز نەکەیت لەو کاتێک ئەتێ ئەو تابلێ پێشی ناتوانانی ئەو ئەحساسە تەواوەتی ڕاستەقینی بێت ینی ئەو کاتێکە تۆ ئەتەوێت ئەو ئەحساسە بکە بێت یەکسەر زەمینەیەکی بۆ بڕەخسێنی لە هەر کات و شوێنەکە بێت تۆ ئەو تابلۆیە پێشی لەبەرەوە من زۆر جار کە حەزم کردو تابلۆکە بچوومەتە ژوورە دەرکام داخسۆیت یەکسەر وتومە ئەم تابلۆی دەست پێ بکەم ینی شتە سەرەتایەکانیشم کردووە ئەوەی کە لە مێشک ماوەی کە لە دڵما حەزم کردو بیکەم دوای ئەوەی تر وردەکاری ئیشم تیا کردو. ئەگەر کەسێک داوای وێنەیەکت لێ بکە بە نمونە داوای وێنەیەکی خۆیت بۆ بێنێ بڵێ ئەم وێنەیەم بۆ بکێشەرەوە ئەوە چەندێک کاتت پێویستە؟ ئەمە ئەگەر مەسەلەن ئەگەر زەیت بێ کاتی 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ زیاتری ئەوێت لەسەر داوای مشتریەکان تۆ ڕەنگە هەڵێ بژێریش ئەڵێ حەزەکەم ڕەش و سپی بێت هەیە حەزەکە بە پاستیل بێ هەیە حەزەکە بە ئاوی بێ بەس من ئەیشی ئاویم نەکرێت تا ئیسا هەیە حەزشەکە بە زەیتی بێ. هیچ کاتێک هەبووە کەسێک لا وێنەکە ڕازی نەبێت تۆ کاتێکی زۆرت پێوە کوشت بێت لەگەڵ ئەوەشدا زۆر بەدڵ کردی بێتە وێنەکە و دوای ئەوە پیشانی کەسەکە دیا بێ بەدڵی نەبێ و هێنابێتی ئەوەت نەشکردنەوە لاشتیوانە بە چکە من ئەگەر ئیشەکە خۆم لێ ڕازی نەبم هەر پیشانی کەسەکەی نام ئەبێ خۆم یەکەم جار زۆر لێ ڕازی بم لەبەرەوە کە کاتێکش کە خاوەنەکەی بینی بێتی زۆر لێ ڕازی بوو زۆرش بەدڵی بوو. ئەوە تاکو چەنە تۆ دڵخۆشەکات کاتێک وێنەیەک بکێشیت ئەو کەسە بەدڵی بێ بەڵام بەر لەوەی بەڵام بیتەوە چونکە خواستی خەڵک زۆرە ئاچینە لای لاوپڕێکی کورت و لەگەڵتانە بەردەوامە بێت. بەرزایەکانی سلێمانی بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی و ژیان. بەڵێ عزیزانێمە بەردەوامە بین لەگەڵ میوانەکەمانە پرسیاری زۆرمان هەیە کە ئاڕاستی و خاتونێ بکەین لەبەرەوەی هەم خاتونێکە کە جورئەتی ئەوەی هەیە دەستداتە کارێک لەگەڵ کە ئەو بەرپرسیارەتی کە لە ناو ماڵە هەیەی هەستاوە کاری دیکە و جیاوازتری کردووە بۆیە پرسیارەکانمان ئەمڕۆ زۆرە بێت لەگەڵ خاتونی نایەمە بەردەوامە بین. نینا خان باسی ئەومان کرد خواستی خەڵک ئەوان چۆنە بۆ کارەکانە تاکو چەندێک لە کارەکانی تۆ ڕازین. بەڵێ خۆی بەگشتی نەکرد من زۆربەی هونەرمەندانی شێوەکار ئەوە کەسانی کە یەن بۆ داوای تابلۆیەک مەسەلەن داوای کارێکەکەن بیکەن زۆرینان ئەوانن کە لە دەرەوەیەنەوە ینی ئێشتر کۆمەڵگای ئێمە بە تەواوەتی ئاشنا نەبوو بەکاری شێوەکاری ینی ئەوانەی کە یەنەوە حەزەکەن زیاتر تابلۆی ئۆرجینال بەرن حەزەکەن مەسەلەن ئەو شتانە لە ماڵەکانیانە هەبێت چکو ئەوان لەوێ وەکو کللتوری لێ هاتووە ئەوان ئەو شتانیان بەرەکەوێت بەڵام تا ئێستا مەسەلەن لە کۆمەڵگای ئێمە بەر ئەو شتانە نەکەوتەوە کللتورە کاریگەری لەسەر خودی مرۆڤەکان دروستەکات بۆ شتانی کە پەرێ پێبات بێگومان ئێمە زۆر گرنگە کە هونەری شێوەکاری تابلۆیەک بە کللتور کە هەموو ماڵە تابلۆیەکی تابێ نەک لەبەر ئەوی من شێوەکارم وە ئەڵم بەس ئەوە گرنگکە بۆ لایانی دەرونی هەموو ئینسانەکە لە ماڵەکەی تابلۆیەکی ئۆرجیناڵی تابێت کە ئیشێک بێت کە ئەو کەسە خۆی حەزی لێ بێت دڵی پێخۆش بێت کاتێککە تۆ چەندێک ماندووبی لە کارەکە دیتەوە بەرامبەر و تابلۆی دانیشیت بیرکردنەوەت ئەگۆڕێ مەسەرەکو ڕێستێک وایە بۆ تۆ وەکو چۆن گوێ لە مۆسیقاکە گریت هادی ئەبیتەوە عینیشت تابلۆکان لە ماڵەکەتانە عینی هەمان کاریگەری هەیە. ڕەنگە زۆر ماڵ هەبێت زۆرن ئەو ماڵانی کە کاتێک ئەچیتە ناو ماڵەکەەوە ئەبینی چەندین تابلۆی هەڵواسیوە چۆن ئێمە بتوانین ئەو بکەین بە کللتور لە جیاتی ئەو تابلۆ دەستکردانە کە تابلۆی ئۆرجیناڵدا بدرێت وا بکەین لە ناو ماڵەکانمانە حەزم ئیشی خۆمان یاخود مۆرکی هونەرمەندەکانی خۆمانی پێوە دیار بێت. من لێرەوەی قسەم هەیە ئەڵێم کە تۆ ماڵەکەت ڕازێنی تۆ بە تابلۆ بەس بۆ گرتنی شوێنێک نییە بۆس بۆ ئەوەن هەرچەنە لایەنە جوانکارەکە ئەخێن ئەولا بەڵام تۆ بێ ئەو تابلۆیە کە هەڵی ئەواسیت هەستت پێ هەبێ ئەنی ژیانی تابێ لە ماڵەکەتا ژیانێکت بۆ دروستەکە
چۆن دەحەزە بە دەنگی گۆرانی بێژێکەکەیت و پێی مرتاحەبی ئەبێ ئەو تابلۆی لە ماڵەکەتە کە هەڵی ئەواسیت پێی مرتاحبی کاتێکە سەربەرز ئەەکەیتەوە کاتێکە مێشکت هیلاکە و چاوت بەر ئەو تابلۆ ئەکەوێت لەبەرەوە گرنگە بەڕای من ئەو تابلوانە بەو شێوانە بێت کە زیینوو بێت نەک ئەو تابلو مردوانی کە لە بازارەکان لە ماڵەکانە ئەفرۆشتێت و بەس بۆ ڕازاندنەوەی ناوماڵەکان و ئەوانە بەکار بهێنرێت لە کاتێکدا کە تۆ زۆر کار لەسەر سروش دەکەی وەکو ئێمە باسمان کە سروش ئەتوانێت کاریگەری لەسەر دەرونی مرۆڤەکان دروستکات و بۆ ئارامی بێ ئەگەر لە ناوماڵەکەشا بە تابلۆیەکی سروش دەبێت ئەوە زیاتر ئارام دەکاتەوە. کەواتە ئەوە باسی ئەو بکەین کاریگەری وێنە چییە لەسەر سایکۆلۆژیای مرۆڤ؟ مرۆڤ هەرکە لە دایکە بێ پێش تەنانەت مەسەڵەن زۆرینیان پێشەوەی قسەکردن ئەتوانێت بە هێڵێک بە بازنەیەک بە شتێک تعبیر لە ناخی خۆی بکات هەنی هەر هەمومان ئێمە ئەوەی کە هونەرمەند بێ ئەوەی کە هونەرمەند نەبێت ینی گرنگی شێوەکاری لەوایە سات تەنانەت لە وڵاتانی دەرەوە کاتێک کە مناڵ تووشی گرژێکی دەرونێ بێ کاتێک تووشی کێشەیەکی دەرونی ئەبێ لە ماڵەکە هیچ پرسیارێکی لێ ناکەن کاغەز و قەڵمێکێنە دەسی و ئەڵێن بەس وێنێکمان بۆ پێش ئەزان ئەو مناڵە کێشەی چیە لەبەر ئەوە ئێمە وێنە کێشان لە خودی لە ناخی هەموو ئینسانێکە هەیە بەڵام کللتورەکەەوە ئاکات ئەو خولیایە ئەو حەزە بە زیینوێتی بمێنێتەوە یان بمرێ بپوکێتەوە لەبەرەوە گرنگە ئێمە کاتێکە هەتا تۆ ئەگەر هیچ شتێک لە ڕاستم نازانی کاتێککە بێتاقەتە بیبەست وەرەقە و قەڵەمی بێنە شت بخۆ دروستکە بزانە تۆ لەو ماوەیە کە ئەو شتێ دروستەکەی هەتا پەرداخێکدانێ سێوێکدانە شتێکدانە محاولە بکە لاسایی بکەیتەوەیان هەر هیچ ئەوەش دانەنێ شتێک بێت لە مێشکی خۆتا شت دروستکەیت بەتاڵە بیتەوە لەو بێتاقەتی و لەو شتانێکە توی بێتاقەت کردووە بەڵام هەندێک کات هەیە ڕەنگە من یاخود تۆ یاخود گەورەکانمان بتوانێت ئەوەی کە هەیەی ئەو کێشە دەرونیانی کە هەیەی بتوانێت بۆت باسکات بەڵام مناڵێک نتوانین دەربڕینی مناڵەکانمان بخوێنینەوە بزانین ئەو مناڵەمان کێشێکی دەرونی هەیە بە تایبەت بۆ خۆشت کە تایبەتمەندیکت هەیە لە بواری مناڵانە و کە کار زۆر لەسەر مناڵەکەیت چۆن تاکو ئێستا پێشنگایکی تایبەتت نەکردێتەوە بە کاری مناڵان یاخودەوەی کە مناڵان بۆ خۆیان کارە لەسەر ئەو وێنانە کردوێت و کار لەسەر کردوێت. ڕاستەکەی من لە پیشەکەی خۆما من 12 ساڵە مامۆستای میوزیکم لە باخچە ینی ئیشەکەی من لە باخچە ئیشی شێوەکاری مامۆستای شێوەکار هەیە لەبەرەوە من ینی خۆم ناخەمە ئیشێکەوە کە لە مەجالەکەی منانە بێ من خۆم لە بواری پەروەردەی مناڵە خوێندومە لە بواری شێوەکاری مناڵە نەخوێندەوە لەبەرەوە کارێکی قورسە هەموو هێڵێک هەموو شتێک ڕستمێک کە مناڵێک کێشی هێمایکی تایبەتی خۆی هەیە تۆ بە خوێندن و بە ئاکادمی ئەوشتان و خوێندە بێ و بزانانی کە ئەو وێنەیە کە ئەو مناڵە ئەکێشێ ئەو هێڵێک ئەو مناڵە ئەکێشێ بزانی مانای چیە لەبەرەوە کاتە لە هەموو شتەکانی مناڵشتی ئەگەیت زۆر ڕاستە نینە خان ئێمە لەبەرەوەی کە بەرەو تاوابوونی کاتیمان ئەڕوات لەگەڵ توێە ئەگەر شتێک ما بێ زۆر بە کورتی بتوێت پێمان بڵێت بە ئێمە بەبینەران زۆر سپاسدانەکەم شتێکی وام نییە بەس کام وایە کە ئەوەنە گرنگی نەدەن بە جوانکاری و ڕازانەوەی ماڵەکان بە بابەتی سینی و بەو شتانە تەنها گرنگی بن بە شتێک زیندوو لە ماڵەکانە ئەگەر نەحتێک بێت ئەگەر تابلۆیەک بێت ئەگەر قوانێک بێت کە لە ماڵەکە گوێ ڕۆژانە گوێ لە پارچەی مۆسیقا بگرێت هەبا کارێکی هونەری لە ماڵەکانتانە هەبێ هەر شتێک بێت. زۆر باشە زۆر سپاس بۆ نینەمەحموود بۆ میوانداری قوبڵکردین کام ئێوارە لە ئێمەوەی زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونێت نمونە زۆر بەخاتونگە. بەڵێ ئازیزان بەڕێبەراتی هەڵگرتنەوەی مین پێشانگایکی شێوەکاری لە هۆڵی مۆزەخانەی سلێمانی کردەوە فەرموو بە پێکەوبینەری بێ. گشتی کاروباری مین لە سلێمانی پێشنگایەکی کۆمنتاری بۆ مین لابەر جلیل فاتح کردەوە. پێشنگەکە تایبەتە بۆ کارەساتانی کارمەندانی پاکسازی مین بەسەریان هاتووە. لە ژێرناونیشانی سەمای مەرگ لەگەڵ مینەکان لە هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە نمایش دەکرێت. بیرۆکەکە
ئەگەڕێنمەوە بۆ مامۆسای عزیز و خۆشەویست مامۆسا ئارام حەسەن کە هەم فەرماندەیە هەم ڕۆماننووسە هەم هونەرمەندێکە یعنی کاری زۆر جوانی کردو لەم وارەیە من چڵگەمینێکی نمونەیم دروست کرد چووک بۆ خۆم بۆ منارد وتم سێرێکی ویشە بکە کردومە ئەو دەستخۆشێکی زۆری لە من کرد وتی بۆ نایت ئەمە بکەیت بەردەوام بیت هیترەوە بوو وامان پێ باش بوو لەگەڵ مینەکانە ئەم با بڵێن ئەم زەلامانە کۆی مینەکان با بڵێن کارەکان هەمووی کارەساتە ڕوویاوە بووە یعنی بوونیان هەیە زیاتر بیرۆکەکە لەوە هاوت مەبەستی هەڵبژاردەی ناوی پێشانگا کەس طبعا هەر کەسێک ئازارێکی هەبێت جوڵێکی تێکەوێت سەمای مەرگ لەگەڵ مینەکان یعنی زۆر بە گونجاو میزانی بۆ پێشانگاکە چونکە کاتێک کە مینێکە تەقێ ئەو کەسێک کە مینەکەی پیا تەقێ مەسەلەن جوڵەیەکی تێکەوێت بۆیە سەمای مەرگمان هەڵبژارد. جێگی باسا ئەوەیە جەلیل فاتح لەدایک بووی ساڵی 1970 و ماوەی 20 ساڵە کاری هەڵگرتنەوەی مین دەکات. تەواوی مەشقەکانی لە کوردستان ئەنجامداوە و خاوەنی سێ بڕوانامەی نێودەوڵەتیە لە بواری پاکسازی میندا. عبدڕەحمان گەلی کوردستان سلێمانی. سپاس بۆ هاوکارمانژین بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بێگومان هەتاکو ئێستاش زۆرێک لە ناوچە شاخاویەکانی کوردستان کاریگەری مین و تەقەمەنیەکانیان لەسەر و لێیانە هیواخوازین سەرجەم گەشتیاران بە ئەو کەسانەی کە بۆ شاخاوانی ڕوو لە ناوچە شاخاویەکان دەکەن یاخود هەچ کەسێکی دیکە پارێزراو بن و هیوای سەلامەتیتان بۆ خوازین. عزیزان بەر لە کۆتایی پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم کەم کە ZH مۆدەیە لە گەڕێکی ئاشتی خواشیرینی تابان وە سپاس بۆ ئێوەش کاتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکە ئاسوودە بن.